بەڕێزان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو نمونەی پشکنین بۆ گومان لێکراوان ئەوانەی کە لەلایەن پزیشکان و لەلایەن دام و دەستگا تەندروستیەکان و ڕەوانەی تاقیگە تەندروستیەکانی ناوەندی دەکرێت لە سنتەری شارەکان ئەوە ژمارەیان 27 گومان لێکراو بووە ئەوانە بە جێرەی ڕێنمایی پزیشکی چەسپێنراو لەسەر ئاستی نێودەوڵەتی لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی کە چۆنیەتی وەرگرتن و گومان لێکردن لەم نەخۆشانە ڕەوانەی پشکنین دەکرێت بۆ ئەوەی دڵنیابین لە هەبوونی ئەم ڤایرۆسەیان نەبوونی بەمەش 25 پشکنین لەوانە نێگەتیڤ بوو خۆشبەختانە بەڵام تەنها یەک حالەتی تر کە لە هەمان خانەوادەی دوێنێکە بوو بە پۆزەتیڤ واتە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید 19 لە شاری سلێمانی کە هەمان خانەوادەی ئەم بەڕێزانەیە کە لە وڵاتی ئێران ماوەیەک بە لێستا گەڕابنەوە و کەرەنتی بوون لە شوێنی جیاکراوە دوای بە دواداچوونی تەندروستی و چاودێریکردنیان لە پشکنینەکان بووە پێنجەمین حالەتی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە هەرێمی کوردستان بەڕێزان ژمارەی کەرەنتین کراوان لە 24 کاتژمێری نوێ 184 گەشتیاری تری بەڕێز کەرەنتین کراون لە کۆی گشتی 2484 هاوڵاتی بەڕێز لە خوشکوبرایانمان لە کەرەنتین و جیاکراون لەژێر چاودێری تەندروستی کە لە 27 شوێن لە ناو شار و قەزاکان و ناحیەکان ئەم شوێنانەی کە بۆیان تایبەت کراوە و هۆڵەکانی جیاکردنەوە و داخلکردنی نەخۆش و نەخۆشخانەکان و سنتەرەکان لە 18 شوێندا لە هەموو شوێنەکان جیاکراوەیە بۆی هەر گومان لێکراوێک تا پشکنەکەی دەردەچێت دواتر ئەگەر توشبوو بوو بەم نەخۆشیە چاودێری تەندروستی دەکرێت خۆشبەختانە من دەمەوێت لێرە ڕای بگەینین کە هەڵگرانی ئەم ڤایرۆسە لە بارێکی تەندروستی جێگیر و زۆر باشدان تا ئێستا و چارەسەری پێویست و چاودێری چڕی پزیشکی لەسەریانە و هەمویان لە ئێستادا لە نەخۆشخانەدا نووسن نەخۆشخانەی تایبەت بەم نەخۆشیە و ژمارەی وەرگرتنی نمونونەکانی وەرگیرا و بە کۆی گشتی تا ئێستا لە سەرەتاوە 89 پشکنین بووە کە تەنها 5 حالەتیان هەڵگری ئەم ڤایرۆسە بوونە بەڕێزان ڕێکارەکانی پێویست لە هەرێمی کوردستاندا زۆر بەڕێک و پێچی و بە سوپاسەوە بۆ هەموو لایەنە پەیوەنددارەکانی بەشدار بوو لەم هەڵمەتەدا بەڕێوە دەچێت بەڵام ئەوەی دەیبینین کە ژمارەی توشبووان ڕۆژ بە ڕۆژ بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتی ئێران لە عێراقدا بەرەو زیادی دەچێت بۆیە توندوتۆڵکردنی بڕیارەکان و توندوتۆڵکردنی ڕێکارەکان هەم لەسەر ئاستی پارێزگاکان هەم لەسەر ئاستی لایەنە پەیوەنددارەکان و وەزارەت پەیوەنددارەکان کە ڕۆژ بە ڕۆژ بەڕێستان بینیتان ئەم ڕێکارانە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە و ئێمە هیوادارین کە هاوڵاتی هێشتان زیاتر و زۆر بە جددیتر پێشوازی لەم ڕێنمایانە بکە و پابندی ڕێنمایە تەندروستیەکان بێ کە لە داوم دەستگاکانی ڕاگەیاندن لە هەموو شوێنێک بڵاو کراوەتەوە و چونکە ڕێکارەکانی خۆپارێزی لەسەر ئاستی تاکە کەس لە هەموو خێزانێکدا زۆر سادەیە زۆر ساکارە بەڵام دەرەنجامی زۆر گەورە و باشی دەبێت بەڕێزانێمەوە کۆزایەتی تەندروستی ئەمڕۆ لە کۆبنەوەیەکدا لەگەڵ دوای چەندین کۆبنەوە لەگەڵ قونسڵگەری وڵاتی چین ئەمڕۆ لە کۆبنەوەیەکدا ئێمە داوامان لێکردن چونکە بەشێکی زۆری پێداویستی پزیشکی ئەوان کۆیان کردبووە لە ماوەی ڕابردوو کە بەنیاز بوون بۆ وڵاتی خۆیان بنێرن بەڵام لە کاتی ئێستادا ئێمە لەبەر پێداویستی هەرێمی کوردستان بەم بابەتانە داوامان لێکردن کە پێشکەش بە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بکەن خۆشبەختانە بە ڕێزیان بڕیاریاندا بڕێکی باش لە کە نزیکەی 200,000 ماسکی ئاساییە ئەم ماسکانە پێشکەش بە وەزارەتی تەندروستی بکەن بۆ دام دەستگاکان کە دواتر لە مەراسیمێکدا پێشکەشی دەکەن هەر ئەمڕۆ بەڕێزان پەیڕەوێکی چۆنیەتی چارەسەرکردن لە بواری دەرمان لە بواری چارەسەری واتە ئێمە لە بواری ئێستا قۆناغی چارەسەری داین بڵاو کرایەوە بۆ هەموو دام و دەستگا تەندروستیەکان بۆ پزیشکان کە ئەم پەیڕەوە پزیشکیە هەمان پەیڕەوی پزیشکیە لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال لەسەر ئاستی وڵاتانی دنیادا پەسەندکراوی ڕێکخراوی تەندروستی جیهانیە کە چەند بریتە لە چەند دەرمان و پێداویستێکی پزیشکی بەکارهێنان بۆ چارەسەری پاڵپشتیکار بۆ ئەم نەخۆشانە هەرچەندە هیچ چارەسەرێکی بنەڕەتی و بنبڕکەر بۆ ڤایرۆسی کۆرۆنا نەدۆزراوەتەوە بەڵام چارەسەرەکانی چۆنیەتی پێدانی هەندێک لە چارەسەری تر ئەوە بە گوێرەی بڕیارێکی نێودەوڵەتی ئێمە لە هەرێمی کوردستاندا پەیڕەوی دەکەین و وا بڵاومان کردەوە
هەر بەیانی لە بەرنامەیە ئێمە لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبنەوەیەک لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان لە بەرامبەر نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ لەگەڵ هەموو قونسڵگەری و نوێنەرانی وڵاتان لە هەرێمی کوردستاندا بکەین پێشکەشکردنی راپۆرتێک لەلایەن وەزارەتی تەندروستی و هەروەها فەرمانگەی پەیوەندیەکان و داواکردنی زیاتر هەماهەنگی و پێداویستیەکانمان بۆی وڵاتان ئێستا دەبینن لەسەر ئاستی جیاندا زۆر وڵات هاوکاری وڵاتێشتر دەکات بۆ دابینکردن ئێمەش لە هەرێمی کوردستان داوا دەکەین کە وڵاتانی دۆست هاوکارمان بن لە دابینکردنی پێداویستیەکاندا. هەروەها بەڕێزان بەردەوام لە پتەوکردن و فراوانکردنی هۆڵەکانی پێشوازیکردنی نەخۆش و نەخۆشخانە و بیرکردنەوە و ئامادەکردن بۆ پلانەکانی تری فراوان لە نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستاندا پەیڕەو دەکرێت بۆ دابینکردنی پێداویستەکان و ئامێر و پێداویستی پزیشکی. و خۆشبەختانە ژمارەیەکی تر لە ژمارەی تێستەکانی دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە کە کیتی ئامێری PCRی پێ دەڵێن بۆ دەستنیشانکردن و دۆزنەوەی ئەم ڤایرۆسە دابین کرا کە لەسەر ئاستی تاقیەکەکانی ناوەندی تەندروستی گشتی دابەش دەکرێت. هەروەها بەڕێزان ئێمە نامەیەکمان لە ئۆفیسی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی لە قاهیرە پێگەیشت کە هەماهەنگی و پتەوی و داواکاری زیاتر هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی دەکات کە نوێنەریان بەرپرسی ئۆفیسی عێراق لە WHO تەخویل دەکات بۆی ئێمە زیاتر لەسەر هێڵبین لەگەڵیان و بە سوپاس و وەڵامماندانەوە کە ئێمە بەردەوامین و ڕێکخراوی تەندروستی جیهانی لە هەموو ڕێکارەکاندا لە لیژنەی باڵا و لە ژوورەکانی عەمەلیات لەسەر ئاستی فەرمانکانیشدا لەگەڵمانن. و هەروەها ئێمە دەمەوێت لێرەوە ڕووی بانگەوازمان بخینە بەردەم هاوڵاتیان بە تایبەتی هەندێک لە چین و توێژەکان بە تایبەتی لە چێشتخانەکان لە شوێنە گشتیەکان لە کافتریاکان و ئەو شوێنانەی کە خواردن و خواردەمەنی پێشکەش دەکەن پاڵپشت بە ڕێنمایە تەندروستیە گشتیەکانی کە پێشتریشە بۆ بەڵام پێویستە بە تند و تۆڵتر زیاتر هۆکارەکانی پاکوخاوێنی بەکاربێن بە تایبەتی لە بەرکردنی دەستکەش لەلایەن هەموو ئەو کارمەندە بەڕێزانەی لەم چێشتخانانە کار دەکەن هەروەها لە بەرکردنی ماسکێک لە کاتی پێشکەشکردنی خواردن بۆ میێوانەکانیان لە چێشتخانەکان و شوێنە گشتەکاندا. هەروەها لێرە ڕووی داواکاریمان دەخینە بەردەم هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە گەشتدان دەگەڕێنەوە یان بەرنامەی گەشتکردنیان هەیە بۆ دەرەوەی وڵات بۆ ئەو وڵاتانەی کە ڕێگەی لێ نەگیراوە یان ڕێگە پێدراوە داواکارین بەڕێزان هەموو لایەکتان لە کاتی چوون بۆ ناو فڕۆکەخانە پێش چوونە ناو فڕۆکەخانە بە بەستنی ماسکێک و هەروەها خۆپارێزیکردن لە ناو فڕۆکەخانەش بە هەمان شێوە بە دانانی ماسکێک چونکە فڕۆکە لە کاتی فڕین و گەشتەکەتاندا شوێنێکی داخرا و لە قەڵەم دەدرێت پێویستە بەستنی ماسکێک خۆپارێزی بکەن و تا بکرێت دوورکەونەوە لە یەکتر و بەرکەوتی دەڕاستەخۆ نەبێ بە تایبەتیش لە کاتی پژمین و کۆکە زۆر گرنگە چونکە زۆر سادەیە خۆت لێ پارێز بەڵام زۆر گرنگە لە بواری تەندروستیەوە. و داواکارین لە کاتی وەرگرتنی موچە ئەو قەرەباڵغی و ئەمە کەسە فەرمانبەرە بەڕێزانەیە کە لە کاتی موچە وەردەگرن بەڵکو فەرمانگەکان و فەرمانبەری پەیوەنددار بە دابەشکردنی موچەکان چ لە بانکەکان چ لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاوی کۆبوونەوە ئالێتێک دابنێن بۆ قەرەباڵغ نەبوون و کۆ نەبوونەوەی بەو شێوازە زۆرەی کە هەیە. بەڕێزان ئەوەی کە باسم کرد ئەوانە هەندێک ڕێنمایی گرینگە کە دەتوانم بڵێم 2 تا 3 ڕێنمایی زۆر گرنگی هەموو دەمێک هاوڵاتیان پابندی بن لەسەر بیریان بێ ئەویش کە لە کاتی پژمین کۆکە ڕووی خۆی بەرکەوتەی کەسێکتر نەکات و تا بکرێت بەلایانی کەمی کلینکسێک یان شتێک لە بەردەمی دابنێت بۆی پڕشکی پژمین و کۆخە نەچێت بۆ بەرکەوتەی کەسێکتر و خۆیان دوور بگرن لە شوێنی قەرەباڵغ و دەستسوستن و کەلوپەل و بێداویستی شوستن زوو بە زوو مهمترین و دەتوان بڵێم گرنگترین ئەو سێ هۆکارن کە دەتوانی بە تەواوەتی خۆت لە وەرگرتنی ئەم ڤایرۆسە بپارێزی. ئەوەی لێرە داماوە بڵێم بەڕێزان چەندین گومان لێکراوی تر کە لەوانەیە گەشتیار بن گەڕاونەتەوە لە کەرەنتین نەبن وەکو ئێمە لە بانگەوازێکیشدا لە ڕۆژانی ڕابردوو لە وەزارەتی تەندروستیەوە بانگەوازمان کرد کە گەشتیار بۆ بەرژەوەندی خۆی پێش هەموو کەسێک بەرژەوەندی خانەوادە و منداڵ و کەس و کارەکەی ئینجا بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی مرۆڤایەتیەوە داوایان لێ دەکەین ئەوانەی گەشتیار بوونە ڕجایان لێ دەکەین تکایان لێ دەکەین خۆیان بخەنە بەردەم
تیمەکانی تەندروستی بۆ چاودێریکردنیان بۆ کەرەنتینکردن هەروها بۆ پشکنینیان تکایان لێ دەکەین خۆیان لەبەر چاوی تیمەکانی تەندروستی نەشارنەوە و ئەوانەی کە لە ڕێگاکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان هاتوونەتەوە یانش بە ڕێگای قاچاق گوێبیست دەبین تکایان لێ دەکەین کە پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن و دوا ڕێنمایی ئێمەش ئەوەیە کە هاوڵاتیان پابەندی مانەوەیان بن لە شوێنەکانی کەرەنتین کە زۆربەی زۆریان تەنها 4 ڕۆژیان ماوە لە ڕۆژی نهایەتی ڕۆژی هەینی ئینشاءڵڵا تەواو دەبێت و هیوادارین سوپاسیان دەکەین بۆ تەحملکردنیان سوپاسیان دەکەین بۆ ئەو کەسانەی کە لە کەرەنتین بوون هیوادارین ئەوانەی کە بەدەر لە چاوەکانی تیمەکانی تەندروستی گەڕاونەتەوە خۆیان متابعی خۆیان بکەن و خۆیان بگەینە نزیکترین سنتەرەکان تاوەکو لەژێر چاودێری پزیشکی دابن.